تو بۆچی هەنا بۆ ئەو شتە بەر حقیقی باوەڕ بە ئیسلام نەبوویان پێت وا ئیسلام زڵمە و من درۆ دەڕسێ قسەش دەفەرمی من کەسێکم لە منداڵێ و بێ باوەڕ نەگەڵەمە بە تەسیری فڵان کە سووریا فڵان بۆ نمونە شتم لە قسە خۆم تاقی دەکەم ڕەحمەت بێ نەمکەم بە عەزابی قەبر دەچووم لەسەر قەبران 12 ساڵ چون بزانم عەزابی قەبر چییە بوونی هەیە ئاخرجا ئێستا ئەوە چییە؟ ئەوە جوابەکە تۆ لە کەسێکی وات وەرنەگرتووە کە وەربگیرێ ئێمە ئینسان بۆ نمونە جواب بۆ پرسیارێ چەند ئاسانە بزانە ئێمە هەر ئینسانێک لێمە بە 4 مەرحەلەدا تێدەپەڕێ مەرحەلەی لەسکی دایکێدا تۆ بردێ لەسکی دایکێت ڕوحت تێدا و لە 4 مانگێدا ڕوحت تێدا ببردێ دە تۆ ژیاویشی فەرموو ها بجا کە ژیاویشی تۆ خوارد و خواردنەوە چۆن دەخوارد لە ناوکێدا وانە لەزگیدا خوارد و خواردنەوە دەخوارد وایە باشە ئەگەر لەزگیدا خوارد و خواردنەوە دەخوارد هەناسەم لەزگیدا لە ناوکێ دایکێ وەردەگرت باشە ئەدیبوونی دەم و ددان و زمان معنە چییە؟ بۆ دروستیان کردبوو لە ناوسکی دایکێدا ئەوە چ ددان و زمان و شتیان بۆ داناوم لە ناوسکی دایکێدا چ ئەو کارێ بۆ کردوون کەواتە ئەوەی کە ئەم ناخەڵق دەکەن ناوسکی دایکێ ئاچاودێریم دەکا دەڵێ ئەو ئینسانە کاتە دەرێ ناوکی پچڕا ئەو جارێ خواردن و خواردنەوە لە دەویدا دەست پێ دەکا بۆیە ددانانی بۆ دروست دەکەن ئەڕەقن بۆی شتی پێ و گۆشتی پێوردکا زمان و هەناسە لێرە دێ ئەو ناوکێ نامێنێ کەواتە ئەوەی ئەم نادروست دەکا لە نێوسکێ دایکێدا ئەوە عالیم و خەبیرە ئاچاودێریم دەکا